گەڕەکی سەرقەڵایە لە بەکرەجۆی سلێمانی تەقینی بتڵێکی بچووکی غاز لە نێو ئەو ماڵەدا هێندەی نەمابووشیان لە حاجی قادری تەمەن 62 ساڵ و هاوسەرەکەی بسێنێت. ڕووداوەکە دروست کاتژمێر 9 خولەکی بەیانی ڕوویداوە. حاجی قادر و هاوسەرەکەی لە ماڵدا بوون کاتێک بە مەبەستی چالێنان دەیانەوێت پکنیکەکە دابگیرسێنن کڵپە دەکات و شوشەی پەنجەرە و محەجەرەکان بە تەواوی دەردەهێنێت. ئەمە تەبەن کەپز بووە، هەمووی پەنجەرە و پەردەی پێوە بووە. ئەم پیکنێتیان ئاوردۆتە ژوورۆ چاو و چێشت و ئەمانان پێ لێناوە بزانە لە چبنەکەیەوە چووە لە بیری چووە تۆ غازەکەی بگرێتەوە. غازەکە بەرەڵا بۆ لە ژوورۆ پنی خواردۆتەوە کە هاتۆتە ژوورۆ توان لە ژوورۆ بوون ئاگری پێوە ناو تەقیوەتەوە خانۆکەی ئاوا لێ کردووە و خۆشیان لە سا 25 برینارن و زامارن و لەخوا بەزیابێکە خانۆکە نەتەپیەوە بەسەر حەمد و سەنا بۆ خۆی گەورە. بەهۆی ڕووداوەکەوە سەدا 20 جەستەی حاجی قادر و هاوسەرەکەی دەسووتێت. دەرودراوسێ زوو فریان دەکەون و دەیانگەێنە نەخۆشخانەی سوتاوی سلێمانی. باز لەوە دەکرێت دەنگی تەقینی غازەکە هێندە بەرز بووە لە زۆربەی ماڵەکانی گەڕەکەکە هەستی پێکراوە. دراوسەکان هاتوونەتە دەرەوە لە ماڵەکانیان. ئەوە یەکەم جار نییە حاجی قادر کارەساتی لەم جۆرەی بەسەردا بێت. ساڵی 2010 ڕووداوێکی دیکەی هاوشەوەی ڕووداوەکەی ئەمڕۆ لە ماڵەکەیدا ڕووی داوە. ئەو کات هاوسەرەکەی بەهۆی زۆری سوتاویەوە گیانی لەدەست داوە. بەڵێ حاجی لاقیژ تقریبی 12 ساڵ لەمەوە پێش ئەینەچێت بەیانی هاتبوو ئاگر بکەین کاتۆ غازەکە بەرەڵا بوو چرخی لیا خانۆکە تەپی بەسەریا ئەوش ئەمری خوای کرد. دراوسەکانی حاجی قادر باز لەوە دەکەن هۆکاری ئەو ڕووداوانە بۆ ئەوە دەگەڕێتەوە ئەو غازەی ئێستا بۆنی نییە و ئەگەر ماڵەکەت پڕیش بێت لە غاز هەستی پێ ناکەیت و ئاگرکردنەوەی گوا دەکات ماڵەکەت بەرێت بە ئاسماندا. وڵای هۆکاری ڕووداوەکە لەوە چێ کوالێتی ئەم غازانە چاک نەبێ ناچەند وەختە ئەم هەموو غازە تەقینەوەی معقولێتی تیان نییە کوالێتی یەقە لیجنە بەسەریا بگەڕێ کوالێتی ئەم غازانە چاکە خراپە چاکە چی دیارە هەستیان بە بۆنی ئەم غازە نەکردەوە گەر کوالێتی هەبێ و ئەم غازە لێپرسینەوە هەبێ یعنی معقول نییە لە ئیمساڵەوە 5-6 حادیسەی ئاوا ڕوویدا نەوتەکە هەبێ خەڵکم ئاوای بەسەر نەوت ێستا بەرمیلی بە 250,000 بە 103,000 دەن بەو میلەتە. لە ماوەی یەک مانگی ڕابردوودا زیاتر لە 8 حاڵەتی تەقینی غاز لە شارەکانی کوردستان ڕووی داوە کە بەهۆیەوە زیاتر لە 22 کەس گیانیان لەدەست داوە. باز لەوەش دەکرێت لێچوونی غاز درەنگ پێی دەزاندرێت چونکە غازی ئێستا زۆربەی بۆنی نییە. دەوترێت ئەوەش وەکو نەوت و بەنزینەکە دەستکاری کراوە و کوالیتیەکەشی کەم کراوەتەوە کە ئەوانە هەمووی هۆکاری ڕوودانی ئەم جۆرە لە ڕووداوانن. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.